زەبریە مامەحمەد بە گۆچانەکەی دەستیەوە هەنگاو بە هەمان ئەو جێپیانەدا دەنێت کە هەنگاوی منداڵی بەسەردا ناوە. هەگبەی منداڵی ئەو پڕن لە یادەوەری ڕۆژگارەکانی کۆتایی ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوو. هەرچەندە تەمەنی ئەو هەڵکشاوە، بەڵام یادەوەریەکانی پیر نەبوو. چونکە تاوەکو ئێستا هەمان ئەو ساتە وەختەی وەک خۆی لە بیر ماوە کە خانەوادەی بەرزانیەکان هاتنە سلێمانی و بوونە دراوسەیەکی خۆشەویستی ئەو کەماڵی بەرزانی نەمریان هێنا لەگەڵ جەماعەتی ماڵ و مناڵ و کوڕەکانیان هێنایان نەحەوشی گەورە بە پاسی تەختە پۆلیسیان لەگەڵ بوو لەویادایان بەزانن ئەم خانوویان بۆ گیرا بوو یان خۆیان گرت بوویان نازانم هاتنە ناو ئەو خانووەوە ڕسمێکی هەیە بە جلی ئەفەنیەوە ئەو تەمەنە بوو لەبەر چاومە لەو تەمەنا بوو ئینسانێکی محتەرەم بوو ئینسانێکی قسە خۆش بوو لەگەڵ مناڵی بانگە کرد لەگەڵ دانیشت. دوورخستنەوەی زۆرە ملیانەی بارزانیەکان بۆ سلێمانی زۆری لەبارەوە گوتراوە، بەڵام زۆربەی ڕایەکان لەسەر ئەوە کۆکن کە ساڵی 1936 هێنراونەتە سلێمانی. لەگەڵ دراوسێشت هەموو هەتا ئێستاش هەمووی دینی ئەوانن. ئێستا بەرامبەر بەم دەرگا بچکۆلەیە دەرگایەک بوو ژنێک و کوڕێک و کچێک بوون خەجیج و ئیسماعیلی ناو بوو ئەمانە فەقیر بوون ئەمان حەچی خزمەتی ئەمانەیان کە دەستیان پێیانەوە بوو. کتێبخانەکەی مەلا عەلی سەحاف وێزگەیەکی گرنگە لە ژیانی مستەفا بارزانیدا، چونکە بووەتە جێگەیەکی گرنگ بۆ بەدەستهێنانی کتێب و دیدار لەگەڵ ڕۆشنبیرانی کورد. زۆر سەرچاوی کە بازەکە مەسەرکە لەگەڵ بێکەسا پەیوەندی باشی هەبوو لەگەڵ گۆرانە پەیوەندی باشی هەبووە ئەحمەدی بازەکانە من پەیوەندی لەگەڵ بەرزانیا هەبووانی زۆربەی شاعرێک هەنێ و کاتە پەیوەندیی باشیان لەگەڵا هەبووە خودی بەرزانی خۆی بەڵێ چکە و کاتە ڕەنگە لەو منتیقەیە ڕەنگە دەگمەن خەڵکی خوێنەوەنیتەوە. ئەو سەردەمانەی کە بارزانی نەمر لە سلێمانی ژیاوە بەهۆی ئەوەی کە باپیرم مەلا عەلی سەحاف تەنها کتێبخانە بووە لە ناو سلێمانیە، ئەو کتێبخانەیە بۆتە شوێنی کۆبوونەوەی زۆربەی شاعیر و ڕۆشنبیرەکانی ئەو سەردەما. بارزانی نەمریش لە ڕێی چەند کەسایەتێکی ناوشار سلێمانیەوە لەگەڵ باپیرمە هاوڕێتێکی تونند و تۆڵیان دروست کردووە، هەردووکیشان جێی متمانەی یەکتری بوون. بەو هۆیەوە بارزانی نەمر زۆربەی کاتەکان سەردانی دوکانی باپیرمی کردووە کە دوکانەکە ناوی کتێبخانەی مەلا عەلی سەحاف بووە، هەم بۆ وەکو هاوڕێیەتی و دانیشتن و متمانە بە یەکتریکردن، هەم وەکو تاکە شوێنێک کە بۆتە سەرچاوی کتێب و ڕۆشنبیری و دیدار و یەکتربینین لەگەڵ شاعیر و ڕۆشنبیرەکانی ئەو سەردەمانە. کاتێک باز لە ژیانی مستەفا بارزانی دەکرێت لە سلێمانی ناکرێت مزگەوتی شێخ سەلام و مەلا عەبدوڵڵای چروستانی لەبیر بکرێن. باوکم خوا لێی خۆش بێ کە مەلا عەبدوڵڵای چروستانیە بە مەلا مستەفای وتی تۆ بێزار نابیت لە مۆزعەتیایت هەر ڕۆژە لە شارێک بۆ شارێ نەفیەکرێت و دەربەدەرەکرێت و ئەم هەموو شەڕ و شۆڕ و هەموو وەزع نالەباری کە ئێوە تیاین و ئەم بابەتانە مامۆستا تۆ ئیش چییە؟ وتی من مام دەرزەڵێمەوە خۆ دەبینیت. وتی تۆ بێزاری لە ئیشی خۆت؟ وتی من نابێزار نابم قەدیش بێزار نابم لە دەستی ئەم ئیشمە. دوتی منیش بێزار نابم هەرگیز بێزار نابم چونکە من هەستەکەم بە ئەو زۆر مزواری کە لەسەر ئەو خەڵکە ئەکرێت و لەسەر ئەو میلەتە ئەکرێت لەبەرەوە بێزاری کۆڵ بە من بێزار نابم. ژیانی بارزانی لاینەوەکانی مەلا عەبدوڵڵای چروستانی وەک وانەیەک نەوە بۆ نەوە دەیگوازنەوە کە بارزانی ترساوە لەوەی نەوەکانی داهاتوو نەتوانن وەک پێویست بە زمانی دایک کوێرەوەریەکانی ژیانیان بنووسنەوە و بیگێڕنەوە. وەک باوکم پێجێڕایەوە وتی ڕۆژێک خەیاڵ بردبوویەوە منیش پێم وتم ئەڵێ خەیاڵ بردوویتەوە ئاگال لە دەرزەکە نییە و خۆش لای خۆ نییە دەرزەکە خوێنی. وتم وەڵاهی ڕاستەکەی خەیاڵم لای ئەو میلەتەیە خۆش و خەیاڵم لای ئەو میلەتەیە و فعلا وایە ئاگام لە دەرزەکەم نییە
میلەتە ئەیبینم کە چۆن دەچەوسێنرێتەوە چۆن ڕێی خوێندنی بە زمانی خۆی لێگیرێ و چۆن محارە بە ئەکرێت من ئیسا خەیاڵمدا ئەمیلەتی و بەڕاستی خۆش خەیاڵمدا ئەمیلەتی. ئێستا سەبریە وەک بەشێک لە ئەلبومی ئەو ڕووداوانەیە کە هێشتا بۆ بەشێک لە خەڵک نەبیستراون. جێگە هەوارگەی یادگاریەکانیش بە تێپەڕینی ساڵان بە شێوەیە گۆڕاون ناناسرێنەوە. هەرچەندە بەشی زۆری ئەوانەی کە بارزانیان بینیوە یاخۆ دیداریان لەگەڵدا ساز کردووە تاوەکو ئێستا لە ژیاندا نەماون. بەڵام گێڕانەوەکانی ئەوان بووەتە بەشێک لە مێژووی زیندوی ئەم شارە و بەردەوام لەگەڵ هەڵکشانی تەمەنیدا باز دەکرێت. جەمال ئەحمەد جەمیل، ڕوودا و سلێمانی.